بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالی. خۆشەویستانم، لە بەرنامەی ڕامان کە بەرنامەیەکی تایبەتە بە قورئان لە خزمەتتاندا دەبم، و خوازیارم خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەیە بکاتە مایەی خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان، و خوای پەروەردگار بیکاتە توێشوێکی باش بۆ دوا ڕۆژمان، و خوای پەروەردگار لێمان قبولکە، و خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی تەوفیقیشمان بداتن، تەوفیقیشمان بدا لە حکمەتەکانی قورئان ئاشنا و شارەزامان بکە، و ببێتە مایەی زیاتر بەرەو خواچوونمان و زیاتر کۆکردنەوەی زەخیرە بۆ دوا ڕۆژمان. لەبەرەو خودی بەرنامەکە خۆشەویستانم کە بە ناوی ڕامانە، واتە تێفکرین و تەدەببڕ و هەڵوەستەکردن لە خزمەت ئاەتەکانی قورئانی پیرۆز، کە قورئان کەلامی خوایە، هەرچەندی کە لە خزمەتیدا بوەستین و لێی ورد بینەوە، هێشتا حەقی خۆمان پێ نەداوە، و چەند چاکتر و باشتر لە قورئان ورد بینەوە و شارەزا بین و حاڵی بین، حاڵەتی عەبدایەتی و بەندایەتیمان باشتر دەبێت. و ئەسڵی ئەوەش کە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا کە خەڵقی کردووین، بۆی خەڵق کردوین بەڕاستی کە عەبد و بەندەی باش بین. یەکەم بەرنامەشمان پێم خۆش بوو کە لە خزمەتتاندا لە سوورەتی فاتحاوە دەست پێ بکەین. هەوڵ دەدەم بەرنامەکان تەوزیعکەین بەسەر سوورەتەکانی قورئاندا، بۆی کە هەر لە سوورەتێک هەندێک هەڵوەستەی لە خزمەتدا بکەین و لە خزمەت ئاەتەکانیدا ڕاوەستین. سوورەتی فاتحە مەناینە سەری بە تەفسیل وەکو بڵێ ئاەت ئەوانە هەندێک تێڕامانی تایبەت دەکەین لە سوورەتی فاتحە، بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالا سوورەتی فاتحای داناوە کە لە جیاتی هەموو سوورەتەکانی دیکە لە نوێژدا بخوێندرێتن. طبعاً هەر وەکو لە فەرمودەی پێغەمبەر داهاتووە عەلەیهی سەڵات وسەلام، هەر نوێژێک کە ئینسان کە دەیکا سوورەتی فاتحای تێدا نەخوێندرێتن، ئەو نوێژە قبول ناکرێتن، بەتاڵە، و ئەو نوێژە ئیعتیباری پێ ناکرێتن. لەبەرەوە سوورەتی فاتحە بەڕاستی سوورەتێکە کە هەڵوەستەکردنی زۆری دەوێتن، هەرچەندە لەو مەسەلەیە بۆی کە برایان و خوشکان بۆی لێهاوە نەبن، ڕەئیەکەیە کە دەڵێ کەسێکە هەر لە ژیانیدا هەموو هەوڵێکیدا بێ فێری سوورەتی فاتحە نەبوو بێ، ئەگەر چەند ئاەتێکی دیکەش بخوێنیتن، بەڵام ڕەئیەکی شازە، بەڵام ڕەئی بە قووەت و ڕاجح ئەوەیە کە هیچ سوورەتێک و هیچ ئاەتێک شوێنی سوورەتی فاتحە ناگرنەوە لە نوێژدا. طبعاً ئەتوانم بڵێم کە ڕەئی زانایانە ڕەحمەتی خوایان لێبێ، ئەوەی کە لە سوورەتی فاتحە حاڵی بێ لە هەموو قورئان حاڵی دەبێت. ئەو حەوت ئاەتە ئەوەی لە سوورەتی فاتحە حاڵی بێ لە هەموو قورئان حاڵی بووە، و ئەوەی کە سوورەتی فاتحە لە ژیانی خۆیدا جێبەجێکە پێویستی بە هیچ کەسێک نابێت، پێویستی بە هیچ کەسێک نابێت، چونکە سوورەتی فاتحە
شاملة وكاملة وكافية سورتێکی گشتگیرە و دوای مەسەری جانبەکانی عیبادەت و بەندایەتی و ملکەتی دابەشی کردوون و ئەو سوورەتە بە چەندان مجەلەدی لەسەر نووسراوە 7 ئاەت کەواتە شتێکی زۆر گرنگ و مهمە و بێ حکمەتیش نییە وەکو گوتم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە پێغەمبەری فەرمووە عەلەیهی سەڵات وسەلام چکەوە عەفوەن بە ئەوە نەبووە بڵێ بە هەکەزایی نەبووە ئەو سوورەتی فاتحە دانرا بێتن بیخوێنین. خوای گەورە تەبارەک و تەعالە ئەمری پێکردووە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێی جوبریلەوە کە لە هەموو ڕکەعاتێکدا سوورەتی فاتحە بخوێندرێت. تەبە سوورەتی فاتحە هەمووتان لەبەرتانە، ینی پێویستاکە کە بچینە سەری و ئاەت بیخوێنینەوە. بەڵام یەکشت گرینگە ئەگە تەماشەکەین لە سوورەتی ئەلحجر، لە سوورەتی ئەلحجر خوای گەورە تەبارەک و تەعالە سوورەتی فاتحای بەتەنها بەراورد کردووە بە هەموو قورئان. سوورەتی فاتحای بەتەنها بەراورد کردووە بە هەموو قورئان. چ دەفەرمێ؟ دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد آتيناك 7 من المثاني والقرآن العظيم. طبعا 7 المثاني یەکێکە لە ناوەکانی فاتحە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ سوورەتی فاتحە 7 مەثانی، ینی 7 ئاەتن خوای گەورە تەبارەک و تەعالە بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی سەڵات وسەلام. طبعا لە تەفسیری وەجیهدا طبعا ئەو سوورەتی حجرە ئاەتی 87 خوای گەورە تەبارەک و تەعالە بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ولقد آتيناك 7 من المثاني والقرآن العظيم. أي محمد عليه الصلاة والسلام ئێمە سوورەتی فاتحامان پێداوی لەگەڵ قورئان. خۆ سوورەتی فاتحە شەڕ قورئانە، خۆ گەبڵی ئێمە قورئانمان پێداوی سوورەتی فاتحاش داخیل دەبێ، بەڵام کە خوای پەروەردگار لێرانە بە تایبەتی ناوی هێناوە حکمەتەکە لەسەر چییە؟ لەسەر گەورەی سوورەتی فاتحایە بۆ ئەوەیە کە ئینسان هەڵوەستەی لەسەر بکات، تەشبیه نەبێ. ولله المثل الأعلى کەسێک کە باوکێکی دڵسۆزی هەبێ، یعنی تەماشە کە دەچێتە سەفەر دێتەوە دەڵێ باوکە چم بۆ هێناوی، یعنی کۆمەڵە شتێک مەسەلەن دەڵێ کوڕم وەڵاشتم زۆر بۆ هێناوی بەڵام فڵان کەستەشم بۆ هێناوی، یعنی جیای دەکاتەوە لە ناو هەموو شتەکان. ئەنی شتێکی کە گرانبەها بێ، خۆ قورئان هەمووی گرانبەهایە، قورئان هەمووی عەظیمە، هەمووی گەورەیە، بەڵام تایبەتمەندی سوورەتی فاتحە وەکو گوتم لە کورتی ئاەتەکان و لە پڕمانابوونیان زۆر عەجایبە. لەبەرەوە خوای گەورە تەبارەک و تەعالە جای کردوتۆ دەفەرمێ ولقد آتيناك 7 من المثاني والقرآن العظيم. لە وەجیز لە تەفسیری الكتاب العزيز هی واحدی ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ولقد آتيناك 7 من المثاني، ئەو 7 ئاەتەی کە خوای پەروەردگار مەبەستیەتی دەفەرمێ سوورەتی فاتحایە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی سەڵات وسەلام. و لە تەفسیری بەغەوی دەفەرمێ ئیمامی عومەر، ئیمامی عەلی ڕەحمەتی خوایان لێبێ دەفەرمونەوە سوورەتی فاتحایە مەبەستی پێ خوای پەروەردگار تەبارەک و تەعالە، و قەتادە و عەطا و حەسەن و سەعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوایان لێبێ هەمویان لەسەر ئەوە کۆکن کە ئەوە سوورەتی فاتحایە. برا شیرنەکانی خۆم، بیسەرانی عەزیز و خۆشەویستم، بینەرانی عەزیز و قەدرگران، طبعا سوورەتی فاتحە وەکو معلومی جەنابتانە شەرح و تەفسیلی زۆر کراون. ئەمە دەین 3 خاڵی گرنگ کە هەڵوەستەکردنە لە خزمەت سوورەتی فاتحە و ڕامانە لە سوورەتی فاتحە
لێی هەڵدێنجین. یەکەمیان لە بابی عەقیدە و بیر و باوەڕ کە ئەمڕۆ کە خەڵک زۆر لاڕێ بووە. ئەمڕۆ خەڵک ئەوەی کە بەڕاستی هەموو غەممی نەبێ مەسەلەی عەقیدەیە، مەسەلەی بیر و باوەڕە، وا دەزانێت کە خوای گەورە خەڵقی کردووە لەو دنیاە بە کەیفی خۆی بڕوات و بە کەیفی خۆی تەسەوڕات و بیر و بۆچوون و لێ بپرسە دەڵێ خەڵک ئازادە. کاکە خەڵک ئازاد نییە، خەڵک دەبێ عەبد و بەندە بێ. بەڵێ خەڵک ئازادە بەو واتایی کە بۆ خۆی ئیمان و کوفر هەڵبژێرێ، بەڵام ئەو ئازادی ئەگەر ئاگادار نەبی سەرت دەخوات، سەرت دەخوا و ئازادیە. لەبەرەوە بەڕاستی یەکەمیان لە ڕووی عەقیدەدا تەماشەکە چمان پێ دەڵێ سوورەتی فاتحە، و لە ڕووی عیبادەت و خواپەرستیەوە، و لە ڕووی مەنهەجی ژیان. ئەو سێ خاڵە زۆر گرنگە بۆ ئینسانی. ئینسان لە ڕووی عەقیدەدا دەبێ بیر و باوەڕی چۆن بێ، تەسەووری چۆن بێ بۆ ئەو کەون و کائیناتە و بۆ ئەو مەخلوقاتانە. ئەوجا لە ڕووی عیبادەت و خواپەرستیدا دەبێت چ بپەرستێ، ئەوجا لە ڕووی مەنهەجی ژیان دەبێت لەو دنیاە لەو ئەوە مەنهەجێکی ژیانت هەبێتن. ئەو مەنهەجە چ مەنهەجێک هەڵدەبژێری، چ بیر و باوەڕێک هەڵدەبژێری. ئەوە زۆر زۆر گرنگە خۆشەویستانی خۆ. با بین تەماشەکەین لە ڕووی عەقیدەدا. لە ڕووی عەقیدەدا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە سوورەتی فاتحە پێمان دەفەرمێ الحەمد لله رب العالمین. سوپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان، خاوەنی کەون و کائینات. ئەوە عەقیدەیە. ئەتۆ کاتێک ئەو سوورەتی فاتحە دەخوێنی و دەڵێ الحەمد لله رب العالمین، کە ئەو کەون و کائیناتە و ئەو عالەمی ئینس و عالەمی جن و ئەرز و ئاسمان و هەموو ئەو بوونەوە و کەون و کائیناتە خاوەنێکیە. ئەو خاوەنەی چییە؟ خوایە تەبارەک و تەعالە. باشە معقول نییە ئەتۆ لێرانە لە سوورەتی فاتحە شەو ڕۆژێک کە 17 جار دووبارەی دەکەیەوە بەس لە واجباتی بێزگە لە سونەتەکان. معقول نییە ئەتۆ کە ئیعتراف بکەی کە ئەو کەون و کائیناتە خاوەنێکیە کە رەب العالەمینە، کە ئەڵڵایە، بەڵام بە دوای دار و بەردیش بکەوی، بە دوای ئینسانەکانیش بکەوی، و خۆش تەسلیمی ئەو خوایی نەکەی. ئیعتراف بە خاوەنداریەتەکەی بکەی، بەڵام خۆت لە نێو ئەو لە نێو ئەو شتانە بینیە دەرەوە کە تۆ خۆت بە مڵکی خوا بزانی تەبارەک و تەعالە. ئەتۆ مڵکی خوایی. ئەها لە تازیان ئاەتێک مثلەن مەشهورە، هەموو خەڵک دەیڵێت تۆ بە خوێندەوار و نەخوێندەوار ئەو باوەڕی هەبێ و نەبێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. ئێمە مڵکی خوین و بۆ لای خوش دەگەڕینەوە. مادامە تۆ مڵکی خوای، چۆن دەکرێت بە تەوجیهات و بە ئەمر و فەرمانەکانی خوا بەڕێدانە ڕووی. زۆر گرنگە ئەوە. لە ڕووی عەقیدەدا کە دڵی الحەمد لله رب العالمین الرحمن الرحیم مالک یوم الدین، ئەوە عەقیدەیە هەمووی. تو دڵی خاوەنێکێ بۆ ڕۆژی دوایی کە ئەڵڵایە. باشە کە ئەڵڵا خاوەنی ڕۆژی دوایە و ڕۆژی لێ پرسینەوە حیسابە، چت بۆ ئامادە کردووە؟ ئاوەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پرسیاری لێ دەکەن، دەفەرمون سەحابەیەک دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا مەتە الساعە، کەنجی ڕۆژی دوایی دادێ؟ ناڵێ نیشانەکانی بۆ بکات، دەفەرمێ ماذا ئەعدەدتە لەها، چت بۆ ئامادە کردووە؟ کە دەزانی ئەتوو هەوە بە بنجوێت دادەدا خوای گەورە تەبارەک لە سوورەتی تو هەموو جارێ دەڵێ مالیکی یەومی الدین، کەواتە ئەتوو بۆ ئەو دنیای خەڵق نەکراوی. ئەمنوتۆ بۆ ئەو دنیای خەڵق نەکراوی، ئەمنوتۆ لەو دنیایدا موقەتی. ئەوجا ئەوەی دیکە لە ڕووی عیبادەتەوە خوای گەورە تەبارەک و تەعالە ئینسانی بۆ عیبادەتی خەڵق کردووە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. بۆ عیبادەتە، بۆ عیبادەت، بەڵام چه عیبادەتێک؟ ئەوەی کە خوا دەیەوێتە. خوا چه عیبادەتێکی دەوێت بە پێغەمبەریدا پێڕاگەیاندوین عەلەیهی سەڵات وسەلام، کە دەفەرمووی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین،
ئەوە شێوازی عیبادەت و بەندایەتەکەت پێ دەڵێ کە بۆچی دەکەی ئیاکە ینی بۆ تۆ ئەی پەروەردگار حەسری دەکەی ئەو سوورەتی فاتحایە خوایە ئەمە هەر تۆ دەپەرستین و داوای هاوکاری و کۆمەک لە تۆ دەکەین پەرستن چی خۆشەویستانی خۆم پەرستن ئەوە نییە ئەتو مەسەلەن وا لێ حاڵی بێ دوور کەعات نوێژان بۆ خوا بکەی و بەڵام ئەمر و فەرمانەکانیش لە بەردەستی تاغوت و زاڵم و ستەمکارێکی دابێ هەرچی کە پێت بڵێتن جێبەجێ بکەی پەرستن ئەوەیە کە حەڵاڵ و حەرام لە خوا وەرگری تەبارەک وتەعالە ئەوە پەرستنە ملکەتی ئەمر و فەرمانەکانی خوابی ئەوە پەرستنە عەدی کوڕی حاتەم کە موسڵمان دەبێ دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەلیبێکی لەبەردا دەبێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئایەتە دەخوێنێتەوە اتەخەذوا ئەحبارەهم وەڕهبانهم ئەربابا من دون الله والمەسیح ابن مەریەم ڕاستە جواب دێ عەدی کوڕی حاتەم دەفەرمێی پێغەمبەری خوا ئەوانەمان نەدەپەرستنە و سەرکردانە ئەو ڕای بڵێ ئەحبار و ڕوهبان و ئەوانە کە گەورەکانیان بوون گوتی بۆ عەدی ئەتۆ پەرستن چۆن لێ حاڵی بووی یعنی ئەو وا لێ حاڵی بۆ عەدی یعنی نەیان دەگۆمە بۆ نمونە دوور کەعات نوێژان بۆ فڵان کەسی دەکەین عەدی ئەوە پەرستن نییە ئەدی پەرستن چۆنەی پێغەمبەری خوا پەرستن ئەوەیە ئەوانە حەڵاڵیان بۆ حەرام نەدەکردن گوتی بە ئەنگۆش بە قسێتان نەدەکردن گوتی بە پێچەوانەکەش حەرامیان بۆ حەڵاڵ نەدەکردن بە قسێتان نەدەکردن گوتی بە ئەوە پەرستنە عەدی ئەمڕۆ زاڵم و ستەمکارێک تاغوتێک سەرکردەی حزبێکی ئەلمانی کاتێک کە تۆی موسڵمان کە ئەهلی نوێژی ئەهلی ڕۆژووی ئەهلی زەکاتی ئەهلی مزگەوتی کە لەگەڵی دای جارێ پێش هەموو شتێکی لێ بپرسە لەو سەرکردە حزبە ئەلمانیە ئیسلام بە منهەجی ژیان نازانێتن کە دێمە سەری دوایە ئیسلام بە بەرنامە نازانێتن ئەتۆش بەگوێت کردووە ئەتۆ پەرستوتە ئەو جا خاڵی سێم و کۆتایی لەسەر منهەجی ئینسان پێویستی بە منهەجێک دەکات لە ژیانی خۆیدا ئەو منهەجە خوای گەورە بۆی دیاری کردووی لە سوورەتی فاتحە دەڵێ چی ئیهدینا الصراط المستقیم خوا بمان خەسەر ڕێگای ڕاست صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين لآخری شەگە بە جەماعەت ئەو بێ دەبێ ئامینەکەی بڵێ بەس لێرێک هەڵوەستەی گچکە بۆ خوای گەورە تەبارەک وتەعالا ئیکتیفای بە سیرات نەکردو بۆ لێرە ئیکتیفای نەکردو بڵێ ئیهدینا الصراط المستقیم طبعا ئینسان دەبێت سەرڕێی ڕاست بێ ئەو منهەجێکی واضح و منهەجێکە هەموو شتێکی بەیان کردووە پێت دەڵێت چۆن بژی دوا ڕۆژ چۆنە دنیا چۆنە نقطەی بۆ لەسەر حرف داناوی بەس ئەوەی بۆ زیاد کردووە صراط الذين أنعمت عليهم بە ئەو ڕێ بێ کە ئەوانەی کە تو چاکت لەگەڵ کردوون کە لە سوورەتی نیسا خوای گەورە دەفەرمێ ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا بۆ ئەوەی زیاد کردو عولەما دەفەرمون شتێکی خۆشە دەفەرمون لەبەرەوەی ئەوانەی کە بەو ڕێدا دەڕۆن کەمن قلەن بۆی خوای گەورە دڵنەواییان کا بڵێ هەر ئێوە نەبوون پێشی ئێوە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام بەو ڕێدا ڕۆیشتوون پیاوچاکان بەو ڕێدا ڕۆیشتوون ساڵحەکان بەو ڕێدا ڕۆیشتوون شەهیدەکان بەو ڕێدا ڕۆیشتوون یعنی ئەگەر کەمیشت لەگەڵن بەڵام بزانە لە ڕۆژی دوای حەشر و حیسابی تو لەگەڵەوانەیە بۆی کە دڵنەوایی چکە جاری وایە خۆشەویستانی خۆم ئینسان لە ناو کۆمەڵگە و مجتەمەعێک کە دەژی تەماشا دەکەی کەم خەڵکێکە بەوەی نا مەسەلەن نوێژکەر زۆرن بە ڕۆژوبوو زۆرن بەڵام ئەوەی کە ئیسلام وەکو منهەجی ژیان قبولە کەمە ئەوەش ئەسڵەکەیە هەتا ئیسلامت وەکو منهەجی ژیان قبول نەبێ بە موسڵمان لە قەڵەم نادرێ با نوێژیش بکەی با ڕۆژوش بکری ناکرێ ئەتۆ ئیسلام وەلانەی بڵێ وەڵا بەکەلێک نایە وەکو منهەجی ژیان وەکو بەرنامەی ژیان بەس بۆ خۆم نوێژ دەکەم و ڕۆژوو دەگەم ئەوانە عیبادەتن عیبادەتی بەدەنین لەوەی مهمتر و گەورەتر ئەوەی کە ئیسلامت قبول بێ وەکو منهەج و بەرنامەی ژیانت ژیانی خۆتی قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين دەبێ هەموو شتێکت بۆ خوا بێتن لەبەرەوە برا شیرنەکانی خۆ ئەو فاتحایە
بەڕاستی جێی هەڵوەستەکردنە و جێی تێڕامانە و جێی ئەوەیە کە ئینسان کە دەیخوێنیتن ڕۆژانە فکری لێ بکاتەوە و وەکو منهەجی ژیانیش داوای ئەو سیڕاتە مستەقیمە بکە کە ئەو سیڕاتە مستەقیمە هەر ئەوە نیە تو بڵێ وەڵا بە لەسەر جادە ڕاستەکەی بم لەسەر ڕێ ڕاستەکەی بم مەبەستی ئەوەیە کە ئەتۆ ئەو ئیسلامەت لە ئەلفەوە تایە قبول بێ وەکو منهەج و بەرنامەی ژیان لە خۆشی و ناخۆشیەکاندا لە هەموو بابێکتدا بگەڕێ بۆ ئیسلام و بۆ شەریعەتی خوا. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.